پێدانی موچە و لابردنی پاشەکەوت تەنها ڕێگەی گەڕانەوەمانە بۆ سەر کارەکانمان. ئەوە داواکاری سەرەتا و کۆتایی مامۆستایان و فەرمانبەرانی بەشێک لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستانە کە ماوەی چەند ڕۆژێکە بەردەوامن لەسەر گردبوونەوە خۆپشاندانەکانیان. لە سلێمانی مامۆستایان و فەرمانبەرانی خۆپشاندەر دەڵێن تاوەکو لایەنە پەیوەندیدارەکان وەڵامیان نەدەنەوە لەسەر ناڕەزایەتیەکانیان بەردەوام دەبن. مامۆستامان هەیە یەک دیناری پێ نییە بێ بۆ قوتابخانە. کارگوزارەکەم لە دوێنێەوە لێ پاڕێم و ئەسڵەن تەلەفۆنەکەی داخستووە ئەڵێ مامۆستا من توانای ئەوەم نییە بێم لە بەردەمی مەکتەبەکەی خۆمان بە چ ڕوویەکەوە بە چ حەقێکەوە بۆ کێی بکەم. بەڕاستی عیبەیتر داوا لە مامۆستایانەکەم ئەوانەی کە هێشتا نەهاتوون بەشێکی زۆری مامۆستایانمان نەهاتوون. فەرمانبەر کەسوکاری شەهیدان کەسوکاری خوێندکاران بە تایبەتی هیوادارم هەمومان بین کاکە ناین نیشتیمان بڕوخێنین کاکە داوای مافی خۆمانەکەین. ناڕەزایەتی و فشارەکانمان بەردەوامە بێ بایکۆت و مانگرتن خۆپیشاندان هەر جۆرە خەباتێکی مەدەنی کە بە گونجاوی بزانین کاری لەسەرەکەین و بەردەوامە بین. لە قەزای سەی سادق و چەمچەماڵ مامۆستایانی ناڕازی و بەڕێوەبەری پەروەردەکان و نوێنەری یەکێتی مامۆستایان کۆبوونەوە و بڕیاردرا بایکۆت بەردەوام بێت و هەردوو قەزاکەش هەموو یەکشەمەیەکیان بۆ ئەنجامدانی خۆپشاندان دیاری کرد. هەموو ڕۆژانێکی یەکشەمە و لەسەر جادەی ڕئیسی سلێمانی سەی سادق لە بەرامبەر تەربیە گردبوونەوەیەکمان ئەبێت بۆ ئەوەی بیسەلمێنین کەوا بێدەنگ نابین لە ئاست داواکاریەکانمان هەتاوەکو حکومەت ئەم حکومەتی بەناو حکومەتە یە بەدەم داواکاریەکانمان و وەڵامی فەرمانبەران و مامۆستایان ئەداتەوە. لە کەلار و ڕانیە و قەڵاتزەر خۆپشاندانی مامۆستایان و فەرمانبەران ئەنجام درا و لە هەڵەبجە و کۆیەش لە قوتابخانە و بەشێک لە فەرمانگەکاندا بایکۆتی دەوام بەردەوامە. فشارەکان لەسەر جەمچین و توێژەکان بەگشتی و مامۆستایان و فەرمانبەران بە تایبەت تونتر و زیاتر دەکات. بۆیە ئێمە ناڕەزایی و داواکاریەکانمان دووپات دەکەینەوە و ڕای دەگەێنین تا گەڕانەوەی سەرجەم مافەکانمان بەردەوامە بین. تا دێست ژمارەی ئەو فەرمانگانەی بایکۆتی دەوام دەکەن زیاتر دەبێت و بەو هۆیەوە زۆربەی مامەڵەی هاوڵاتیان ڕاگیراون یان بە خراپی دەچن بەڕێوە و دەرگای خوێندنگا حکومیەکانیش بۆ هەفتەیەک دەچێت تا ئێستا نەکراونەتەوە و چارەنووسی خوێندنی ئەمساڵی خوێندکاران ڕوون نییە. کارزان تاریق نارتی سلێمانی.